سڵاتان لێبێ بەڕێزان لەگەڵ نزیکبوونەوەی بۆنەکان لە وڵاتی خۆمان هەرێمی کوردستان بەداخەوە دەبینین دیاردەیەک کە نرخی کەلوپەل یەکسەر گران دەبێت. بەنامەیەم جارە دەمەوێت لە یەکێک لە پێشانگاکان باز لە نرخ بکەین بزانین هۆکاری بەرزبوونەوەی نرخ لە کاتی بۆنەکانە چییە؟ هۆکار چیە تا ئێستا لایەنی پەیوەندیدار نەیتوانێت کۆنتڕۆڵ ئێمە بکە. وەکو باز دەکرێت لە وڵاتانی دیکە پێچەوانەیە لە کاتی بۆنەکانە نرخەکان داشکاندنی بۆ کرێت و دابەزێنرێت، بەڵام لێرە بە پێچەوانە و نرخەکان بەرزەبنەوە زۆر جار قەیرانی ئەو شتێش دروستە بێت. ئایا هۆکار چییە کە بە بەردەوامی نرخەکان لە کاتی بۆنەکانە بەرزەبنەوە؟ بزانم هاوڵاتیان و سەردانیکەرانی ئەم پێشانگای لەسەر ئەم بابەتە چیمان پێ. خۆی بازرگانەکە نرخەکە بەرزەگات و دوکاناریش پێویستە بیاتەوە بە گرانتر. لەم دۆخەشا کە دۆلار بەرز بۆتەوە مەجبورین ئێمەش نرخەکانمان بەرزکەینەوە. هەموو شتێکمان لەسەر حسابەکەن، ئێمەش مەجبورین شتەکان بەو جۆرە بیدەن کە قازانچی خۆمان تیابێ. هیوا هەیە بۆ منە داشکاندنەکە لە یەک بابەتە لەوانێکان سعرەکە بەرزەکاتەوەی کە دایشکاندووە بابەتی تر فرۆشێت و قاتی داشکاندنەکەی خێرەکات. لایەنی پەیوەندیدار چۆن بتوانێت کۆنتڕۆڵی ئەو بازرگانانە بکات؟ قوربان خۆی بازرگانەکان بەشێکن لەوەی کە دەسەڵاتدارن. تا چەند نرخەکان ئێستا لەگەڵ ئەم قەیراندارایە بۆ خەڵک گونجاو بە تایبەتی نرخی خواردەمەنی؟ سەرەتا بەخێر بێن، سپاس بۆ ئەم تەرفەتە. وەڵا ڕاستی ئێمە نرخەکانمان هەمووی لە سایە 25 لێمان داشکان و یعنی لەبەر ئەم وەزعە ڕەچاوی خەڵکمان کردووە نرخەکانمان بە شێوەیەکی عام هەمووی دابەزانەوە لەسەر هەموو بابەتە خواردەمەنی. بابەتە خواردنەکان بە تایبەتی برنجە، دۆشەوە، هەم ئەرچی خواردەمەنی لە ئێمە هەمووی نرخەکان لە سایە 25 لێ بۆتەوە. پرسیارێکی تەکایەوە دەڵێن لە وڵاتانی دیکە لە کاتی بۆنەکانە نرخی کەلوپەلەکان داشکێن، بەڵام زۆرجار لە وڵاتی خۆمانە دەبینین نرخی کەلوپەل بەرزە بێتەوە. یان جەناب لە ناوی شەکەی هۆکار چییە هەمیشە لە قەیرانەکان باڵێن لە بۆنەکانە نرخی کەلوپەل بەیانی بەڕادێکی زۆر بەرزە بێتەوە؟ ڕاستەکە خۆی سەبارەت بەوە بازرگانەکان کەوتون هەیە بە دەرفەتێکی زانێبۆیی هەلەکە بخۆزێتەوە بۆ ماوادەکە خۆی، بەڵام ئێمە وەکو کۆمپانیای سەفرە زۆر لەو حاڵەتانیان ڕەچاوی و خاڵاغی مەسەن کە شتێکی ئاوا بێ ئێمە بە پێچەوانەوە زیاتر داشکانە نەکەین، زیاتر مەسەن خەڵات ئەچیشتمان لێ بکرێ خەڵاتی بۆ دەرەچێت دەرفەتی زیاتریان بێن، بەڵام ئەوە ئەشکێت و سا حکوومەت ڕقابەی ئەبێ هەنێ بازرگانی ڕقابەی بازارەکە بکە بۆی شت گران نەکە. واتە بازرگانە گەورەکانە بێ چاودێری بکرێن بەوەی نرخەکە بەرز نەکرێتەوە، نەک دوکانێکی یاسایی ناوباز. بەڵێ بەتاکید لەبەرەوەی خۆی بازرگانەکە نرخەکە بەرزەگات و دوکاناریش پێویستە بیاتەوە بە گرانتر. بەڵێ یانێگا خۆی دوکانارەکە خۆی گرانیەکە ئەویان لە دەست دەسەڵاتی حکوومەتەیە کە نەیە لە شت گران بێت. لە ڕاستیدا نرخەکانی ئێمە پەیوەندی هەیە بە دۆلارەوە. لەم دۆخەشا کە دۆلار بەرز بۆتەوە مەجبورین ئێمەش نرخەکانمان بەرزکەینەوە لە ڕاستیە. ینی نرخەکە کەوتۆ سەر نرخی دۆلار ئێستاوا بەرز بۆتە. بەڵێ ڕاستە. باشە. بەڵام پرسیارێک تەکایەوە لە زۆربەی وڵاتان دەڵێن لە کاتی بۆنەکانە نرخی کەلوپەل داشکاندنی بۆ کرێ، بەڵام لە وڵاتی خۆمانە دەبینین کە بۆنەکان هێتە پێشەوە نرخی ئەو هەندێک کەلوپەل گرانە بن بە تایبەتی بابەتی خواردەمەنی ئەو شتانەی کە پێویستیاتی ڕۆژانە وەکوم بابەتانەیەوە. هۆکار چییە ینی لە بۆنەکانە ئەو نرخانە بەو شێوازە بەرزە بنەوە؟ ینی جەناب لە ناوی شەکەی ئەو هۆکارە لە چیەوە دووسە؟ لە ڕاستیدا علاقەی بە دۆلارەوە هەیە وەکو عەرزم کردن، چونکە ئەو شتانەی ئێمە هەمووی لە دەرەوەی وڵاتێک کە لە دەرەوەی وڵاتیش مەعامەلی پێواکەی سعرەکان هەمووی بە دۆلارە، کە تۆ ئەیکڕیت دەیهێنیتەوە ئێرە لێرە دۆلار بەرز بێ مەجبوری تۆش نرخ بەرزکەیتەوە بە پێچەوانە تۆ زەرەرمەندی. باشە چارەسەری ئەو شتە چۆنەگری؟ ینی لایەنی پەیوەندیدار لە چ شتێک ئاتوانێ چاودێری بکاتەوەکو و نرخە لەسەر خەڵک گرانە؟ جێگیرکردنی نرخی دۆلارە. جێگیرکردنی نرخی دۆلار. باشە، بەڵام ئێستا وترێ بۆ نمونە لە هەندێک شوێن با بڵێن یەکێک لەو شامپۆیانە پێشتر بە 2 دۆلار بێ، ینی هەقمان بە نرخی دینارەکەەوە نێ، بەس ئێستا ڕەنگە چوو بێتە 2 دۆلار و نیو بە تایبەتی لە بۆنەکانە کە باسەکەم. ئەو بەرزبوونەوەی لە خودی نرخەکەی هەندێک جار ڕووەدا، ئایا هی ئەوەیە کەمتر دروستەکرێ و خەڵک زۆرتر سەرفیەکە؟ هۆکار چی لەو حاڵەتان؟ ئەوە کەوێتەوە سەر هەندێک بازرگان، ئێمە ناتوان یعنی لەسەر هەموو کەسێ قسە بکەم، بەس هەندێک کەس هەیە بۆ نمونە لە بۆنەکانە بە
بە فرسەتی ئەزانێ نرخەکان گرانەکە هەتا شتێک زیاتر ئیسفادە بکە ئەوە شخصن واکەن هەندێک جار ئەو ناجێگیرێ لە نرخەکانە دوو هەردوو لایەنەکە بۆی هەیە لایانی دۆلارەکەش بۆی هەیە و لایانی بازرگانەکەش بۆی هەیە کە ئەیکڕێت وڵای بابەتەکانمانەی شتێ ساریان جوملەیە و شتێکی هەرزانە و بابەتەکانمان ینی وەزی خەڵکە شتێکی زۆر هەرزامان کردووە سەرەکەمان بەنی بە کۆی گشتی سەرەکەمان جوملەیە زۆر باشە کاگومێت حاڵەتێک هەیە لە وڵاتی خۆمان دەبینین لە کاتی بۆنەکان جەژنەکان نرخی کەلوپەل بەرزە بنەوە ینی بەداخەوە دەبینین لە ماوەی پێشوە لە نەورۆزان نرخی مریشمان بینی چەند خات چووە سەری هۆکار چییە لە وڵاتی خۆمانە ئەم یاریکردن بە نرخ لە بۆنەکانە وڵی نەبوونی ڕێوشوێنێکی تایبەتە بۆم بابەتانە چاودێرێک نییە بۆم شتانە ئەگەر هەبێ قەت ئەو سعرە بەرز نابێتەوە ئێستا بە حکوومەت ئێمە شتەکەمان ینی سابتە و سعری جملێ و بۆم مۆسەژە گونجێ ڕاستەکەی شتەکەمان زۆر هەرزانە بەس بۆ نەبوونی چاودێرەکە بۆ شتەکان ینی بەرزە بێتەوە هەر کەسە و باوەسی خۆ سعرەدانێ ئێستا ئەو مانگی ڕەمەزانە ینی خەڵکی تر پێویستی بە خواردنە باشە بە شێوازی گشت خەڵک گشتی خەڵک لە ڕەمەزانە خواردنی پێویستە چی بکرێ بەڕای تۆ خۆت لە ناویشەکەی تاوەکو نرخ سابت بکرێ لەسەر خەڵکی فەقیر گران نەکە ئای پێویستە ینی هەر تاچێکی کۆمەڵە کە ئیشی بازرگانێکە بابەتی خۆراگە فرۆشێ لەم مانگەیە هەرزانی کە چکە مانجێکی پڕ خێر و بەرەکەتە ڕاستەکەی و خەڵکی فەقیر لەم مانگەیە ئەناسرێتەوە هەوڵ بن یارمەتیان بن ڕاستەکەی ینی پێویستە دەستی ئەوانە بگرێت و سەرەکان داشکردنەوە جگە لە مەسلەی خێر و مابڵیم ئیمانیەکەیشی ڕەنگە بۆ خۆی ئیشەکەی فرۆشیشی زۆرێکی زۆر باشە ینی هەم لە ڕووی وجدانیەوە هەم لە ڕووی خێرەکەش شتێکی زۆر ساکات. تا چەند قیمەتی شتەکان ئێستا لەگەڵ باری دارایی خەڵکە گونجاو و مناسب من بە نەوبەی خۆم بەخێربێنە لە ئارزەکەم وەڵا ئێمە لە ڕۆژەڵات دادین بۆ ئێرە حدودەن 400 کیلومترین بۆ ئێرە 400 کیلومترەکە حدودەن کرایە غورفەکەمان 600 دلارە 600 دلار بۆ ئەرمە غورفەیەکی من 600 دلار کرایەمان داوە شتێنێکمان ناوەردی بۆ ئێرە وەک شیرینی جاد و نخڵۆجی ئەم سووا ئەم بارە شیرینی جاد ناوەردمان بۆ ئێرە لێرە هاوردمانە شتی جوانمان ماوەردی بۆ خەڵک ئەوە نە شتێکی بە کەڵک نەیە ئەلێ مەزای شیرینی سووانشمان ناوەردی بۆ ئێرە ئەڵەن ئێمە لێرە ئیدن بە مەساڵ 2500 ئەڵێ کابراکتی وێڵی بوشی گرانە کاگە شتێکی جوانمان بۆ داوێ ئەوەی هەیە لە بازارە بە من 1000 ڕۆبێکی کڕمە وەلی من یاوردمان لێرە هیچی بە 2500 ئەیفرۆشین کابرا واسی لێرە بە 1000 ڕۆبە بانێدەی وەلی من لە سنەوە هاتم بۆ ئێرە 400 کیلومتر مەسافەتم تێ کردیە ئایا دروستە من لێرە بیتم بە زەرەرە عەبدوڕەحمان هۆکار چییە لە عیدەکانە نرخی کەلوپەل گرانە بە ئێستا مانگی ڕەمەزانە بابەتی شیرین دەبینین هەندێک جار گران دەبێت هۆکاری ئەوەی کە قیمەتەکان لەستە سەر چییە؟ وەڵا شتەکەش ئەو شتەوامەتینی و زۆر بە گراندیان بێمان ئەو شتەنامەتی گرانیترین و مەجبوری گران بیدەوە کارە وەختم لێرە 600 دلار کرای غورفەوەم مەجبورم لێ شتە گران بێم نرخەکان بازاڕی ئەمڕۆ دیاری ئەکات یعنی نرخەکان بەدەست ئێمە نییە لەم کاتا کە بۆ منە دۆلار بەرزە بێتەوە موادی چاپەمەنی لە کاغەزەوە بیگرە تا حیبرەکەی و تا ئەو کارمەندانشی کە ئیشەکە دەنەوە دەست هەمووی لەسەر دۆلار نرخەکە دیاریەکە دواتە ئێمە ناتوانین بۆ منە سعری بۆ منە بزنس کارتێکەکەیان بۆ منە ئالاگە چاپەکەیت هەمووی بە دۆلار ئەکڕە بۆ منە شتێکی وەکو ئالاگە موادەکەی لە نەو دروستەکرێت ئەوی سعری لەگەڵ نەوە تا بەرزە بێتەوە موادەکەی لەوێ دروستەکرێت ئێترەوە ئەوان گرانەکە ناچار تۆش بۆ منە خێری ئەمە بۆ منە نسبەیەکی کەم دانین ئەو خێرە هەر ئەوەیە کە بەرزەبێتەوە ئێمە هەر ئەو نسبەی خێرەکەین زیاتر نییە بۆ ئێمە محەممەد ئێستا ئەبینین لە وڵاتانی دیکە دەوترێت لە کاتی بۆنەکانە نرخی شتومەکیان دابەزێن داشکاندنی بۆەکەن بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان دەبینین نرخەکان لە بۆنەکانە بەرزەبێتەوە ینی هۆکار چییە کێ لە پشت بەرزکردنەوەی ئەو نرخانەوەی ئایا شخصە بازرگانە لایەنی حکومیە کێ توانێت ئەو یاریانە بە نرخەکان وەڵی کەس یعنی شتەکە بەسوەک و بە سیاسی کرا بێ ئاوایە ینی هەر جارە و هەر کەسە و هەر شەریکاتێک بە شێوازی خۆی بە سیاستی خۆیەتە ناو ئیشەکەەوە هیوا هەیە بۆ منە داشکاندنەکە لە یەک بابەتە لەوانێکان سعرەکە بەرزەکاتەوەی کە دایشکاندووە ئەوەی بابەتی تر فرۆشێت و قاتی داشکاندنەکە خێرەکات و ئیسفادە ئەکاتەوە یعنی بۆ منە ئەسەم فیستیڤالە کراوەتەوە لێرە
هیوای تیا داشکان نکردو هیوای هەیە نرخەکەی کردو بە دووقات ئەمانی تیا ینی بۆنمونە ئەو کێشانە کێ ئەتوانێت چارەسەری پێ ینی دەست بۆ چ خاڵێک ببرێت چارەسەری ئەو یاریکردن بە نرخەکرێ ینی بۆی نرخێک سابت بێ خەڵکیش باری دارایی خۆی بگونجێنە لەگەڵ نرخەکانە چ شوێنێک ئەبێ چارەسەری ئەو شوێن واللهی ئەوە ینی ئیش فەرقەکات ئێستا بۆم نەوەکو ئێمە بیرمان لە سابتکردنی نرخەکان کردوەوە وەکو چی وێبسایتێک و ئەپلیکیشنێکمان دروست کردو بۆ ئەندروید و بۆ ئایفۆنمان داناوە هەموو ئەو بابەتانێکە هەمانە هەمی نرخەکانمان تیا جێگیر کردو عنی کەسێک بێ شەریکاتێک بێ شخصێ بێت 1000 بێ 2000 بێ خۆی جێگیرەکە و ئەپلیکیشنە خۆی داشکان نەکەی بۆەکە ئەمە سیقەیەکمانداوە بە خۆمان و بە بەرامبەرەکەشمان کە ئێمە نرخمان سابتە بۆ نمونە لە ناو بازاڕە لە شوێنێکە چاپخانەیەکە هەیە کە چی بۆ لای ئەڵێ بزنسکارتم بۆ کە سێر دەموچاوتەکە سێری بۆم نەر شێوازی جلوبەرێک تەکا بزانێک لی نازانی سارێ بەرزاڵە بزانە ئەزانی کەم تریەکاتەوە ئێمە لەبەری بنبڕی ئەوەکەین وەکو خۆمان هەڵساوین بە چاکردنی ئەم کێشە بەس حاڵەتانەی کە باسە کرد لای پەیوەندیدار تا چەند توانێتی کۆنتترۆڵی و حاڵەتانە بە هیچ جۆرێک حتى داخلی ناکەن هەر بازار هەرێک و بە دڵی خۆی ساڵڵی چاودێری بازار نییە بۆی ئەو یاریکردن بە هیچ جۆرێک ڕاستیە نرخەکان بە شێوەیەکی گشتی لە دواوی کە دلار بەرز بۆتەوە کەمێک نرخەکان بەرز بۆتەوە بەڵام ئەگەر بێت و بیپێوین بەوەی کە بۆ نمونە بۆ هەر دۆلارێک ئەگەر 500 دیناریان 1000 ئەگەر 500 دینار بەرز بووبێتەوە نرخەکانش وەپی ئەوە کەمێک بەرز بوونەتەوە ئەو بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک جار بوون بەرهەمێک گرانە بێ یاخود بەرهەمێک ینی گرانێکی ئەگاتە ڕادەیە کە کەم خەڵکی هەیە بتوانێت بیکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ لایانی دەسەڵاتدار ئەو لایەنەی کە چاودێری ئەم بوارە ئەکەن بۆ نمونە یەکێک لە بەرهەمەکان گران ئەبێت ئەم بەرهەمە هیچ وەزارەتێکە ئەو وەزارەتە ئەتوانێت زۆر بە ئاسانی کۆنتترۆڵی ئەمە بکە ئەگەر بێت و بۆ نمونە ئەو شوێنانی کە سەرپەرشتی ئەکات کۆنتترۆڵیان بکە ئەتوانێت زۆر بە ئاسانی نرخەکان لەژێر دەستی خۆیان بێت هەر کەسێکش سەرپێچی کرد ئەتوانێت سزای بە ئێستا ئەگەر تەماشای وڵاتانی دیکە بگەین لە بۆنەکان ئەوان نرخ داشکێنن خەڵکێکی زۆر چونکە دزان خەڵک پێویستێتی نرخەکان داشکێن جگە لەوەیش خازانجەکان خەڵکیش بۆ خۆی ئیسفادەکە لەوەی کە بەرهەمەکەی بارزانتر دەسەکەوێت بەس بۆچی ئەم شتە لە وڵاتی خۆمانە پێچەوانەیە لە بۆنەکانە نرخ بەرزە بێتەوە بە بەردەوامی ژیاریەکات ینی دوای بۆنەکە نرخەکەیەتەوە بۆ شوێنی سابتی خۆی بۆچی تا ئێستا کۆنتترۆڵی ئەمە نەکراوە لە ڕاستیە وەکوەوەی کەوتم بۆ نرخەکان وەکو چۆن سابت بێت کەسێکی پێویستە لەسەرەوە چاودێری نرخەکان بکات ئەمە ئەگەر گریمان کەس نەبوو ئەگەر کەس نەبوو ئێمە وەکو خۆمان وەکو بۆ نمونە کەسێک بازرگانە چی بکات چۆن مامەڵەگەم نرخەیە بکە ئەگەڕێت بەڕای خۆم ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو مەفهوم و تێگەشتنانی ئەم کەسە بۆ ئەو خزمەتەی کە هەیەی بۆ نمونە من بەرهەمێکەکەمی ئەیفرۆشم ئەمەوێت چۆن خزمەت بۆ خەڵکە بکەم ئایا ئەمەوێت تەنها پارێکم دەست بکەوێ یان ئەمەوێت تەنها خزمەتیان بکەم بە چ تێگەشتنێک ئەیکەم ئەگەر بێت و ئەم کەسە تێگەشتێکی جوانی هەبێ بێ و خزمەتی خەڵکەکە بکات تەنها لە بۆنەیەکە نرخەکەی گران ناکات ئەگەر بێت و لەلایەک و هەرزانی بکە زیاتر شێتوانێت لێ بفرۆشێت لایانی پەیوەندیدار تا چەند توانیوتی کۆنتترۆڵی بازار بکە لەو بۆنانەیە نرخەکان ینی زۆر بەرەوسەرەوە نەچن ئەوەی کە ئاگادار بم ئەوەی کە ئاگدار بم لە هەواڵەکان بیستی بێتم یان لەم لاولای نژنەوەشت بیستی بێتم چاودێری هەیە بەڵام زۆر وەک پێویست نییە ئەمە ئەو چاودێریەکەش دەسەڵاتی بەسەر هەموو شوێنەکان نییە یانی سەڵاتیان نییە چاودێریەکان سنووردارە ناتوانن کۆنتترۆڵی هەموو شوێنەکان بکەن کەواتە ینی ئامانجەکان نەپێکە یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ ئەوی نرخی کەلوپەل یاری پێ بکرێ و بەرز بکرێتەوە بازرگانەکانن ئەوانەی کە لە وڵاتانی دیکەەوە بەرهەمەکان هاوردەی وڵاتەکان لە کاتی بۆنەکانە دەزان ئەم بەرهەمە سەرفیاتی هەیە بە ئارزووی خۆیان نرخەکە بەرز دەکەنەوە کە بەداخەوە نەبوونی چاودێرێکی توند لەسەر و بازرگانانە وای کردووە ڕاستەوخۆ ئەو نرخە لەسەر هاوڵاتی ئاسایی گران بکرێ و بەسەر خەڵکا بشکێتەوە کە بەداخەوە کە ئەم حاڵەتە دەبینین لە وڵاتی خۆمانە لە بۆنەکانە نرخ بەرزە بێتەوە بەڵام لە وڵاتانی دیکە بیستومانە کە لەوێ لە کاتی بۆنەکانە نرخ داشکێن ئێمە بەردەوامە بین زیاتر ئەو کەسانە وەردەگرین کە لەم پێشانگەیان بەڵامە چینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من دەمەوێت لە پێشانگای فیستیڤاڵی بەهار لە هاوڵاتیان و ئەوانەی کە کۆمپانیەکانن ئەو پرسیارە بکەم بۆچی لە بۆنەکانە و لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان نرخی کەلوپەل گرانە بێت ئێستا بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆزە چین خەڵک بە شێوازی گشتی پێویستی بە خواردنە بەداخەوە دەبینین کە لە بازارەکانە نرخی خواردەمەنیەکان بەرز دەبنەوە دەمەوێت هۆکارەکەی لەوان بپرسم و ئێوەش گوێبیستی وەڵامیەوان خۆی بازرگانەکە نرخەکە بەرزەکات و دوکاناریش پێویستە بیاتەوە بە
گرانتر. لەم دۆخەشا کە دۆلار بەرز بۆتەوە مەجبورین ئێمەش نرخەکانمان بەرزکەینەوە. هەموو شتێکمان لەسەر حسابەکەن ئێمەش مەجبورین شتەکان بەو جۆرە بیدەن کە قازانچی خۆمان تیاابێ. هی وا هەیە بۆ منە داشکاندنەکە لە یەک بابەتە لەوانێکان سعرەکە بەرزەکاتەوەی کە دایشکاندووە بابەتی تر فرۆشە دووقاتی داشکاندنەکە خێرەکات. لانی پەیوەندیدار چۆن بتوانێت کۆنتترۆلی ئەو بازرگانانە بکات؟ قوربان خۆی بازرگانەکان بەشێکن لەوەی کە دەسەڵاتدارن. تا چەند نرخەکانتان گونجاوە لەگەڵ باری دارایی خەڵکە نرخی کەلوپەلیج بەگشتی؟ بەخێر بنیا خواستڵا لەش قوربان ئێمە وەکو لقی سلێمانی کۆمپانیای ئاش بەژاریمان کردو لەم سێمی فیستیڤالی بەهارە ئامانجی بەژاریکردنمان گەیاندنی خواردنێکی کوالەتی باشە بۆ کڕارە خۆشەویستەکان لە بابەتی داشکاندن و ئەوەی کە کردومانە خۆمان داشکاندنێکی باشمان کردو بە ڕێژەی 125 بۆ 30 داشکاندنمان کردو بۆی خەڵک بتوانێت ئیسفادەمان لێ بکە سوودمان لێ ببینێت. ئەم داشکاندن تەنها بۆم فیستیڤاڵە یان دەرەوە فیستیڤاڵەکە شەرێگرێت؟ ئەم داشکانە تەنها بۆ ئەم دە ڕۆژێم فیستیڤاڵە کراوە تایبەتە بەم فیستیڤاڵە بۆ ئەوی ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە بتوان ئیسفادەمان لێ بکەن. داشکاندنمان کردووە هەندێک بابەتمان کە تایبەتمەندی هەیە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز داشکاندنمان بۆ کردو بە ڕێژەیەکی بەرچاو. کاک عەبدوڕەحمان ئەوترێت لە وڵاتانی دیکە لە کاتی بۆنەکانە نرخی کەلوپەل بە شێوازێکی گشتی دابەزێن داشکاندنی بۆکەن. بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمانە دەبینین زۆر جار ئەم شتە پێچەوانەیە لە بۆنەکانە نرخی ئەو کەلوپەلی کە پێویستە بۆ بۆنەیە بەرزە بێتەوە. ینی هۆکار چییە ئەم یاریکردنە بە نرخ لە بۆنەکانە ڕۆدا و نرخ گرانە بێت؟ بۆ خۆی ئەوەیان دوو بەشە. گەشی یەکەمیانەوەی ئەو کەسەی کە سەرمایەدارەکەیە کە دێت لێرە ئیژەکە ئامانجی ئەو تەنها زیادکردنی ئەو پارەی جیرفانێتی. حساب بۆ ئەو ناکە چواردەورەکەی پێویستی چییە؟ ئایا ئەو کابرای دەتوانێت هەموو کاتەشەوە بەرهەمەی بکڕێ؟ ئەو کەسە پارەی ئەوەی لە بەردەستە؟ ئەوەیان ئەو جۆرانەکە هیچ حسابێک بۆ چواردەوری خۆی نە بازرگانەکە بەدڵنیاییەوە. لانی پەیوەندیدار چۆن بتوانێت کۆنتترۆلی ئەو بازرگانانە بکات؟ ینی لە پێشووتر نەمان بینیوە بازرگانی سزا بدرێ لەسەرەوەی کە نرخی گران. آخر قوربان خۆی بازرگانەکان بەشێکن لەوەی کە دەسەڵاتدارن. ئەگەر بێت و ئەوان نەبن لە دەرەوە ئیشەکە بن کەسی کێ بێ بازرگان بێ پەیوەندی بە دەسەڵاتەوە نەبێ ئەو کاتە دەکرێت بەڵام خۆی بازرگانەوە قانونەکەی وارە دەکات بۆ خۆی قازانجی زیاتر بێ. ئەوە واکراوە ئەگەر ناخۆی بۆ نمونە بە ئەو مانگی ڕەمەزانەکە چی پێویستە سەرمایەدار بازرگان دەتوانێت داشکانێکی تایبەتی لێ بکە با خەڵک ڕغبەتی زیاتر لەسەر بێ. باشە تۆ فرۆشت با زیاد بێ قازانجێکی کەم تێ بەڵام بەردەوام بێ باوانە بێ مودەیەکی کەم قازانجێکی زۆرتە بێ دوایی داوەڕێی لە ئەوە متمانەش لای و خەڵکە دروستە کات دڵنیاییەوە ئەگەر تۆ بە بەردەوامی یەک زۆر خزمەتە دەبێت پێشکەشی بکەی بە خەڵک لەگەڵت دەبێت یارمەتی دەریشت دەبێت خۆی ئەو شتکڕینە لە جەنابەت یا لە منم یا لە تۆی لە کەسێکی کەیە ئەوە یارمەتیدانی ئەو کەسەیە باز لایەنە ئیمانیەکەیشی کە خێرێکی گەورەیە و هاوکاریکردن خۆی یەکێک لەو سەبەبەیە کە خەڵکی ئێمە لە هەموو جۆرێکەوە دوورکەوتۆ لەو بەرنامە جوانەی ئیسلام کە هەیەی هەمووی لێ دوورکەوتۆ لەسەر ئەو ڕێبازە نەماوە بۆیە ئەگەر ناگەر بێتەوە سەر ئەو ڕێبازە جوانە ئەو بەرنامە جوانێکە لەو دینە پاکە هەمانە لەسەرەوە کار بکە ئەو کاتە هیچ شتێک هیچ مشکلەیەک بۆ هیچ کەڵکێکی دروست نابێت. ئێمە لە ئێرانەوە هاتوین هەموو بابەتەکانمان کە هاوردومانە هەموو لە لەحازی کوالیتی و تەعەم و چێشەوە تایبەتە. بەڵام ئێمە وەکو ئەوە کە ئێستا خەڵک ئەبینین وەکو خۆمان زانیاری کە هەمانە خەڵک دەستیان تەنگە یعنی پارەیان زۆر بەدەستەوە نییە. بەڵام ئێمە ئەگەر حکوومەت و جەماعەتی پێشانگا هاوکاریمان کرد لە تەحفیزاتی ژوورە لە هاوردنی بارە لە هاوردنی لە دابینکردنی ژوورەکانمانە چی بابەتی مێز و کورسی چی بابەتی کارەبا هەموو ئەمانەدا هاوکاریمانکەن ئێمە شتەکانمان بە سعری گونجاوتر بە خەڵکە دەین و خەڵک بەڕاحەتیتر ئەتوانێ شتانە ئێمە بکڕێ. سوالی دووەمم ئەبینین لە وڵاتانی دیکە دەڵێن لە کاتی بۆنە و عیدەکانە نرخی کەلوپەل دایشکێنن بەڵام لە وڵاتی خۆمان دەبینین پێچەوانەیە بەعکسەوەیە نرخی کەلوپەل بەرزە بێتەوە هۆکاری بەرزبوونی و نرخەکان چییە لە عیدەکان؟ چاولێکن ئێمە خۆمان وەکو ئەوە کە من بەسەریەوە کە ئێرانیم بەڵام خۆم بە کورد دەزانم زۆرتر لە چاوی کوردەواری و چاولەکەم ئێمە ئەبێ لە ئەم جەماعەتە کە یەنە پێشانگا ئەبێ لژنێکی لەسەر بێ بۆ ئەوە کە داشکاندن بکرێ بەڵام داشکاندنەکە چۆن ببێ مەسەلەن ئەڵێم کاکە جەماعەتی حکوومەتی کە بۆ گومروکەکە لە ئێمە ئەسێنن هاوکاریمانکەن جەماعەتی پێشانگا هاوکاریمانکەن ئەم جا وەرن بە ئێمە بڵن کاکە تۆ ئەبێ لە بازارڕ هزار ژێری بازار بیدەی چۆن ئێرە هەرزان بازارە
هەرزانتر بیدێ وەێ من چۆن حساباتەکەم هەر شتێک کرێ بۆمان حسابەکەن مەسروفاتی هۆتێل و کرێ هاتوچوو کرێ گومروک و کرێ مێز و کورسی و کارەبا و هەموو شتێکمان لەسەر حسابەکەن ئێمەش مەجبورن شتەکان بەو جۆرە بیدەن کە قازانچی خۆمان تیاابێ بعد لێرەشا بەڕاستیەکەی هاوکاری نەبێ خەڵک بەڕاستی ئەم جارێش یەن جاری تر بێ گرانبێتتر نایەنەوە من خۆمان پێمان ناخۆشە کابرا مەسەن شتێک 1000 بێ بیدەین بە 1500 ئەگەر ئێمە تەحفیزاتمان بۆ بکەن لە ئەو بابەتانە ئێمەش بە دووسایان دەینێ بە سایان دەینێ هەم وجدانی خۆمان ڕاحەترا هەم زۆرتریشە فرۆشین وەکو ڕگلامیکشە بۆ پێشانگا ینی ئەوەی کە ئێستا نرخەکان بەرز بۆتەوە هۆکاری ئەو مەسروفاتانەیە کە دەیکەیتمان زۆرە ئێمە چاولێکە هەموو شتمان مەسروفاتە مەسەلەن ئەگەر پێشانگای هۆتێلێکی لێبێ دابین کا بۆ خەڵک بە هەرزانتر ئێمە هۆتێلمان کردو شەوی بە $100 سەی بە $80 ئەمانە مەسروفاتە وەختێک کە مەسروفات بۆ ئێمە بێ ئەمەش مەجبورین لەبان شتەکانمان دابینیکەین بەڵام ئەگەر مەسروفاتی هۆتێل ژوور ئەمانە هەمووی بێتە خوارەوە ئێمەش بەسەر لژنە لەسەرماندانن کێشەمان نییە لژنێکی حکومی بێ بڵە کاکەتۆ ئەبێ ئەوە بدەی بە ئەوەندە وەسڵیان بۆ دەبڕین ئەڵین کاکەوە وەسلی ئێمە لە ئێرانە لە پێشانگا لە تارانە لە شوێنایی تراکە لە پێشانگای نەڵە کاکە وەسلی شتەکانمان بنێ بزاین چەند کەوتووە مەسەڵەن ئەلین ئەوە ئەڵە کاکە تۆ ئەبێ بیدەی بە ئەوە نابێت لەوە سەرتر بیدەی تا خەڵکی بەدبەخ بتوانێت شت بکڕێ ئێستا ئێمە نەستەلە و بابەتانەیە کابرا هەیە کێشەی برنجی هەیە ڕۆنی هەیە ئەبێ لژنەی لەسەر بێمانە ئێمە وەک زۆربەی پێشانگاکان زۆربەی کۆمپانیا خواردەمەیەکان زۆربەی شتە کوردیەکان هاتوین بۆ فیستیڤاڵی بەهارە کە چەندەمین فیستیڤاڵە کراوەتەوە سێمین فیستیڤاڵە ئێمەش سێمی جارمانە بەشداریەکەین لەخوا بەزیابێ باشە بەبنی نەخۆشی کۆرۆنا ئەم ساڵ تۆزێک بازار چۆنڵی کستر بووە وەک ساڵانی پێشتر نییە شتەکانیش بەرز بۆتەوە ئەویش کە یەکەمیشت کێشەی بەرزی $، سعرەکانی بەرز کردوتە و لە دەسەڵاتی کەسان نماوە بازارەکەش تۆزێک وەکو جاران نەماوە بۆنی نەخۆشی کۆرۆناوە کاریگەری هەبوو لەسەر فرۆشێ بۆ بەتەکید ئەویش بەرزبوونەوەی سعر زۆر ئەسیری کردو لە وازار کاک محەممەد پرسیارێکی تەکایەوە دەڵێن لە وڵاتانی دیکە کە بوونەکانیەتە پێشەوە نرخی کەلوپەل داوازێت داشکاندنی بۆ کرێ بەڵام بەداخە لە وڵاتی خۆمان دەبینین لە بۆنەکانە سعرەکانی کاویەک گران دەبن جەناب لە ناوی شەکای هۆکار چییە نرخ بەو شێوازە لە بۆنەکانە گرانە هۆکار وەڵی کزی سیستەمەکەی خۆمانە کە ناتوانێت یعنی پەیڕەوێک دانێ بۆ ئەوە کە لە بۆنەکانە کەس ناتوانێت سعر بەرز کاتەوە من وەک بەناوی خۆمەوە باوەڕ ناکەم لە هیچ بۆنێکە سعرمان بەرز کردوێتەوە بابەتی جوانکاریە بۆنەی تایبەتتان نیە هیچ بۆنێکی تایبەتمان نیە نەورۆز بێ هەچ بۆنەیەک بێ هیچ سعر بەرز ناکەینەوە بەس بۆ ئەوانی دەرەوە زۆربیان سعریان بەرز کردوتەوە ئەوترێ لایەنی پەیوەندیدار ئەبێت چاودێری بازرگانەکان بکا بۆم حاڵەتە چونکە دێجار بازرگانەکە شخصەیە کە دەزانێت فرسەتە نرخەکەی کاوێ گران بەتەکید وایە بەس ئەوەش لەبەر نەبوونی سیستەمێکی تایبەت کە هەریەکە بەدڵی خۆی لە بۆنەکانە یان لە ڕۆژانی تایبەتە توانێت سعرەکان بەرز کاتەوە ئاڵوگۆڕی پێ سیستەمی چاودێری لایەنی پەیوەندیدار کزە بۆی ئەتوانین بە یاری بەنەرخی دەینا وەک لە بۆنەیەکی ئێستەیە سعرەکان بەرز نابوو بۆ سعری خواردەمەنی یان جوانکاری یان جلوبەرێک هەنێک جار هەیە لە بۆنەکان لە جەژنا لە جژنی ڕەمەزان قوربان تایبەتی مانگی ڕەمەزانە خەڵک خواردنی زۆر پێویستان خەڵک خواردن ئەکڕێت یعنی سعرەکان کە سیرەکەی لەگەڵ پێشچاوە پێش ئەوەی کە مانگی ڕەمەزان بێ سعرەکان زۆر بەرز دەبێتەوە فەرقەکان خۆی بازرگانەکە نرخەکە بەرزەکات و دوکاناریش پێویستە بیاتەوە بە گرانتر لەم دۆخەشا کە $، بەرز بۆتەوە مەجبورین ئێمەش نرخەکانمان بەرزکەینەوە هەموو شتێکمان لەسەر حسابەکەن ئێمەش مەجبورین شتەکان بەو جۆرە بیدەن کە قازانچی خۆمان تیاابێ هیوا هەیە بۆ منە داشکاندنەکە لە یەک بابەتە لەوانێکان سعرەکە بەرزەکاتەوەی کە دایشکاندووە بابەتی تر فرۆشێت دوقاتی داشکاندنەکە خێرەکات لایەنی پەیوەندیدار چۆن بتوانێت کۆنتترۆلی ئەو بازرگانانە بکات قوربان خۆی بازرگانەکان بەشێکن لەوەی کە دەسەڵاتدارن تا چەند نرخی کەلوپەل بە گشتی ئێستا لە بازارە بە گونجاوەزان سەرەتا بە خێراتتانەکەم بەس بەڕاستی ینی ئێستا کەوتونێتە سەردەمێکەوە بەڕاستی نرخەکان تا ڕادێ بەرزن نرخی کەلوپەل بەرز بەڵێ بەتاکید لەبەرەوەی ینی ئەو وەزعەکەی ئێستا لەم وەزعەیە و قەیران و یعنی لە ڕووی هەموو شتێکەوە باڵی هاوڕێتیان باری هاوڕێتیان خراپە دۆخی هاوڵاتیان حاڵەتێکە دەبینین لە وڵاتانی دیکە لە بۆنەکانە نرخی کەلوپەل داهشکێن بۆی خەڵک سوودمەند بێ
بەڵام لە وڵاتی خۆمان پێچەوانەیە نرخی کەلوبەر لە بۆنەکانە گرانە بێت هۆکاری ئەم گرانبوونی نرخە و یاریکردن بە نرخە بۆ چێگەڕێتەوە وەڵی ڕاستی ئەوەی ڕاستی بێستە نرخەکان ینی بەعام لە هەموو شوێنە بەرز بووەتەوە ینی ئەبواە بە پێچەوانەوە بووە کێ هۆکارە بۆ وڵات تەبان بازرگانەکان حکومت ینی ئاگای لە خەڵک نییە ئاگای لە وەزئی خەڵک نییە تەنها خەمی خۆیان ینی خەمی خەڵکی فەقیریان نییە ینی بە ڕێژەیەکی زۆر ئەم سعرە زۆرە بە خەڵک چی بکرێ بەتوانێت کۆنتترۆلی نرخ بکرێ لەسەر خەڵکی یاسایی گرانەکە وڵی ئەبێ ئاگادارێکی ئەم خەڵکە بن ئاگاداری بازارەکان بن ینی ئاگاداری دۆخی خەڵک بن بە ینی بەڕاستی خەڵک وەزئی خراپە خەڵک پارەی پێنیە مەعاش چاودێری هەبێ بۆ سەر بازرگان دەبێت چاودێریکی یەکجار زۆری هەبێ ینی معقول لە هەموو شوێنێ نرخەکان بۆ شەوەی بەرزە بە تایبەتیەوە بەرە و مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆین ئەبێت ینی شتێکی وا بکەن کە خەڵکی سوودمەند بێ خەڵکی بتوانێت شت بکڕێ بازاری خۆی بکە لەم بازاڕەیە ئێستانی خەڵکی ئەبینی لە شێوەی لە چاو ساڵانی پار و پێرار ینی زۆر خراپە بازار لە ڕووی شتکڕینەوە لە ڕووی بازارەوە هەتا بۆ بینی خەڵک نادە دەرەوە ئەمەوە کاری بۆ چیەگەڕێتەوە یەک بازار بە شتەکانی یەکجار گرانە دوو بەهۆی ئەم وەزعەوە کۆرۆنایە خەڵک نارەبێتە دەرەوە ینی نابێ ئەمە بێ ئاگداریەکی ئەم خەڵکە بکرێت نرخەکان زۆر بە تایبەت بەرەو بان دەچێت یانەگان هیچ شتێک لە شوێنی خۆیان نامێنێ گران بۆیان بووە هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەسا خەڵک ئەوانەوە دەسۆباڵیان بازا احتکارێکن خەن بە ئەنبار مەگەر مەسەڵەن ئەگەر شتێک عیدێک بێت لە وەختەلا بۆنەکان ئیتر گرانیەکەنەوە بۆ جۆرە ئەنبارە دای دەنە کە گران بێت لە وەختە پەخشیکەنەوە بڵاویکەنەوە خەزت ئەوانەیە ئەو کەسانی کە سەرمایهدارن ئەو شتە قۆڕخەکەن بۆی قەیران دروست بکرێ و دوایی لە کاتێکی گرانترا بیفرۆش ئەرێ وڵا هەروایە وایە ئەم کەسانە بێ کێ چاودێریان بکە ینی لایەنی پەیوەندیدار بۆ کۆنتترۆڵی ئەم جۆرە کەسانە ناکە بۆی ئەو گرانی لە نرخا دروست دەکە وڵا حکوومەت دەتوانێت سەریاری ئەمانە بکە ئەمە کەسە لە واواکەن ئەم کاراکەن دەتوانێت لە بانیانەوە بەسەڵەن بێ بڕوانێت چاودێریان بکات کێ بزانێ لە کوێنە ئەنباریان کردووە احتکاریان کردووە بێت مەسەڵەن لە تەکیانە بەرخورد بکە مەسەڵەن تەکیانە ئەو کارە ئەنجام نەدەن ناوێ ئەو ناشرینە احتکاری پێڵەن لە قورئانیش حەدیثی هەستکێک حرامە و حرامە ینی ئەو پارەی کە وەریەگرێت حرامە چونکە گرانی لەسەر خەڵک ئەو گرانە و حرامەوە ئیتر خۆش خۆشی لە ئەو کارە نایێت بەخاترەوە بازار بۆ جۆرە ئاشفتاوێت و نالەبار ئەوێ شتەکانەکەت لە ئیشەکەشان نامێنێت بۆ نێو ئەوە های خۆدان دەیبێنن ئیتر بازار چۆڵە و خەڵوەتە و پێشانگا ئەو پێشانگایە ڕابردووە نییە ئێمەش خۆمان ئیسە لە سنەوە هاتین وان نەبووە وا فکرمان ناکردە وا ببێ لێ بەڵام بەداخەوە ئەو شتە نیە وای بیستمان وەکو بینیتان کۆمپانیەکان و ئەو کەسانی کە خەریکی کاری بازرگانین باز لەوەکەن هۆکاری سەرەکی گرانبوونی نرخی کەلوپەل لە کاتی بۆنەکان ئاگەڕێتەوە بۆ ئەو بازرگانانەی کە شتەکان هاور دەکەن لە وڵاتانی دیکەوە لەبەرەوەی ئەوان بە ئارەزوی خۆیان یاری بە نرخەکانەکەن و کە بەداخەوە چاودێرێکی توندی نییە لەسەر و بازرگانانە وای کردووە ڕاستەوخۆ لەسەر گیرفانی هاوڵاتی بکەوێت کە نرخی کەلوپەل گرانە بێت بەڵام ئێستاەوە بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆزە چین هاوڵاتیان بە شێوازی گشتی پێویستیان بە خواردنە و بە شێوازێکی گشتی دەبینی لێرش ئێستا قەیرانی دارایی هەیە باری خەڵک باش نییە بۆیە داواکارین ئەگەر بازرگانەکانە ئەگەر حکوومەتە چاودێری و کەسانە بکەن چاودێری توندی بازار بکەن لەم مانگەیە کە نرخ بە تایبەتی خواردەمانیەکان لەسەر هاوڵاتیان گران نەبێ و دواتریش کە جەژنی ڕەمەزان دێتە پێشەوە جلوبەرگ ئەو کاڵایانی کە خەڵک پێویستێتی بە نرخێکی هەرزان دەستی هاوڵاتی بکەوێت و بارگرانی لەسەر هاوڵاتیەکە دروست نەبێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ